بەڕێوەبەری گشتی چاودێری بازرگانی هەرێم سەردانی چەند کۆگایەکی کرد بۆ دڵنیابوونەوە لە هەبوونی خواردەمەنی و پێداویستی ڕۆژانەی هاوڵاتیان. ئەوان دڵنیایی دەدەن خۆراک و پێداویستیەکی زۆر لە کۆگاکاندا هەیە. خاوەنی کۆگایەکیش دەڵێت نرخی پێداویستیەکانی ڕۆژانەی هاوڵاتیان هەر وەک خۆیەتی و هیچ گۆڕانکاریەکی بەسەردا نەهاتووە بەراورد بە هەفتەی ڕابردوو. ئێمە بۆ دڵنیایی خەڵکی کوردستان ئەمڕۆ ڕاگەیاندکارەکانمان زەحمەتدا لەگەڵیانە هاتین کۆگاکانی کەرتی گشتیمان پیشاندان و هەروەها کۆگاکانی کەرتی تایبەتیش بەشێکیانمان پیشاندان بۆ ئەوەی دڵنیا بین خەڵکی کوردستان دڵنیا بکەینەوە لەوەی کە هەموو ئەو کاڵا خۆراکیانەی کە پێویستن بۆ ژیانی ڕۆژانەی خەڵک لەناو کۆگاکانی کەرتی گشتی و کەرتی تایبەتە هەیە. لەناو کۆگاکانی کەرتی گشتیدا بەشی 2 مانگ بەشە خۆراک ئێستا لە کۆگاکانمانە هەیە کە بە بەردەوامی دابەشکردن بەردەوامە و هیچ کێشەیەکی دابەشکردن لە کوردستاندا نییە. لە ڕێنگەوە پێتان دەرێکا کە ماشایەکانمان گەرەک زۆرە، هەر وەکو ڕکلام نەبیتن برنجی مەحموودە، ئاڵتونسایە، شیرە، مەعجون تەماتەیە، زەیتە، ئەو شتانی کە پێویستی ڕۆژانەی خۆراک لایمە هەیە. ئەشیاکانیش زۆرە دەتوانین ئەمە ئەو ئەشیانەی کە لە ڕێگەی تورکیادا هیچ کێشەیەکمان نییە، ئەو ئەشیانەی کە لە ڕێگەی قەسر دێتن ئەگەر خوا نەخواستە کێشەک دروست بوو لە ڕێی گەروی هورمز لەوێندا دەتوانین تەحویلی سووریا بکەین و لە ڕێگەی سووریا داخلی کوردستانی بکەینەوە. بۆ دڵنیابوونەوە لەوەی نرخی خۆراک و پێداویستەکانی هاوڵاتیان و وەڵامی ئەو پرسیارەی ئاخۆ گۆڕانکاری بەسەر نرخی پێداویستە سەرچەکانی هاوڵاتیاندا هاتووە یاخودنا، سەردانی یەکێک لە مارکێتەکانی شاری هەولێرم کرد، سۆران بازار. خاوەنی مارکێتەکە پێی گوتم نەک نرخەکان بەرز نەبوونەتەوە بەڵکو بەشێکیان نرخیان دابەزیوە. هیچ سعرێک گۆڕانکاری بەسەدا ناتێ وەکوی گران بیتن، ینی هەرزان بیگران نەبووە وەکو زەیتە برنجە خاصن زەیتی ئاڵتوسا لۆ نمونە بەراورد بە هەفتەک پێشیستا 3000 کارتۆنی هاتە خوار، ینی هیچ مشاکلێکی سعرگرانی نەبووە. تەنها خەڵکەکەیە تۆزێک یعنی دڵیان ئەوێ لەگەر ئەو مۆزوعی وەزان شت گران دەبگەنا شت هەر وەک خۆتی. ئێمە وەکو سۆران بازار دوونێ لە پێیجی خۆشمان پۆستەکەمان کرد، یعنی خەڵکەکەمانەوە کرد کە ئەوها هێرش نەکەن سە مارکێتەکان گرانی بە خۆتان دروست مەکەن لە خۆتان، هەنی هیچ مۆزوعەک نییە. الحەمدولله شرکاتە گەورەکان کە قسەمان لەگە کردینە هەموو سێچار مەخزن بەز ماوەدانێ، یعنی هیچ مەشاکلی ماوەد گرانی نییە. دوای ئەوەی بەڕێوەبەری گشتی بازرگانی هەرێمی کوردستان و خاوەنی یەکێک لە کۆگاکان دڵنیایی ئەوەیان دەکەوە هەم کۆگاکان پڕن لە خواردن و پێداویستی هاوڵاتیان و هەمیش هیچ گۆڕانکاریەک بەسەر نرخەکانی دانایەت، ئەمڕۆ لەلایەن یەکێک لە مارکێتە گەورەکانی شاری هەولێرەوە دڵنیایی ئەوەمان پێدرا لە ئێستادا هیچ گۆڕانکاریەک لەسەر نرخی خواردەمەنی و پێداویستی هاوڵاتیاندا ڕووی نەداوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.